بەهۆی ئەوەی لە سەدا پەنجای ناردەی سویسرا لەگەڵ یەکێتی ئەوروپادایە زیاتر لە 3 ساڵە بانکی ناوەندی سویسرا نرخی فڕەنکی پەیوەست کردووە بە نرخی یۆرۆوە. لە ساڵی 2011 و لە گەرمەی ئەو قەیرانە داراییەی یەکێتی ئەوروپای گرتەوە بە مەبەستی ڕاگررتنی سەقامگیری ئابووری بانکی ناوەندی سویسرا نرخی یەک فڕەنکی بە 1 یۆرۆ و 20 سنت هاوتا کرد. جێگربوونی نرخی فڕەنک متمانەی فڕەنکی سویسری لای سەرمایەداران زیاتر کرد و داواکاری لەسەر کڕینی فڕەنک زیاتر بوو. بۆ ئەوەی بانکی ناوەندی نرخی یۆرۆ بەرامبەر فڕەنک بەجێگیری بهێڵێتەوە ناچار بوو بڕێکی زۆر یۆرۆ بکرێت تا کارگەشتە ئەوەی لە سەدا 80 یەدەگی دراوی بیانی لە بانکی ناوەندی سویسرا ببێتە یۆرۆ. بەهێزبوونی فرانک تەحەدایەکی گەورەیە بۆ ئابووری سویسرا چونکە ئێمە ڕێژەیەکی زۆری ناردەمان هەیە بە تایبەتی و کۆمپانیانی کە نرخی شتومەکەکانیان گرانە لە وڵاتانی ئەوروپاش کە بەدەست نزمی یۆرۆ دەناڵێنن داواکاری زۆریان لەسرە. لە هەمان کاتیشدا سوودی هەیە بۆ ئەو کۆمپانیایانەی ئاڵوگۆڕیان بە دۆلارە. هۆکارێکی تری بەرزبوونەوەی نرخی فڕەنک دەگەڕێتەوە بۆ دوای پەرەسەندنی ململانیەکانی نێوان رووسیا و خۆراوە. لە ناوەڕاستی مانگیەکی 2015دا لە بڕیارێکدا بانکی ناوەندی سویسری گرێدانی نرخی فڕەنکی بە یۆرۆوە هەڵوەشاندەوە و ئەوەش بۆ هۆی دابەزینی بەرچاوی نرخی یۆرۆ لە بەرامبەر فڕەنکدا. گۆڕینی پەیوەستی فڕەنک بە یۆرۆوە کاریگەری لەسەر بازرگانە سویسری و ئەڵمانی و تەنانەت بێگانەکانیش داناوە. تەنانەت پێشانگای نێودەوڵەتی بازل بە بەراورد بە ساڵانی ڕابردوو سەردانکەرێکی کەمی هەیە و قەرەباڵغ نییە. بەهۆی ناسەقامگیری بازاڕەوە خەڵکانێکی زۆر ئەمساڵ لە پێشانگاکەتە نابینرێن. لە ناوەڕاستی مانگیەکی 2015دا لە بڕیارێکدا بانکی ناوەندی سویسری گرێدانی نرخی فڕەنکی بە یۆرۆوە هەڵوەشاندەوە و ئەوەش بۆ هۆی دابەزینی بەرچاوی نرخی یۆرۆ لە بەرامبەر فڕەنکدا و واتە نرخی فڕەنک بەرامبەر یۆرۆ لە سەداسی بەرزبوونەوەی بەخۆوە بینی. لە هەمان ڕۆژی دەرچوونی بڕیارەکەدا نائارامی باڵی کێشا بەسەر بازاڕدا و نرخی پشکە سویسریەکان لە سەدادە دابەزین و زیانی 100 ملیار فڕەنکی لە بازاری ئەو وڵاتە داخستەوە. کارۆن محەممەد NRT بازل سویسرا.